ما بزم كحسين حاضر وياه بله بعد دواتر بس دوي بين خلوا بسيارة زور باشا شو لك حسين بيما بحسين محمد لا هوليري بايتخت توانه لقل ما دبيت كحسين صلاوي لبيت بيما خوشة سرتا سرنج وبوچوني خو سبارت بيارك بخيت رو دواتر دنگ و رنگی هاندرانی قلاو نارش ما بو بغازي تو سبارت بيارك فرمو بله سلای خوای گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی پێیام لە مامۆستا گۆران و بینەرانی پێیام لەم ڕووماڵە کە بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگی ئەم ساڵە کە لە نێوان هەردوو یانەی مانستی و ئەنتەر میلان بەڕێوە دەچێت من ئێستا لە شەقامی ئیسکانم ئەم شەقامە ئەگەر هاوکارم کەمێک لە دیمەکانی بگوازێتەوە خەڵک بە پەرۆشیەوە هاتووە لە ئێستاوە سەیری یاریەکە بکاتن پاش نیو کاژمێریت کرد بە دیاریکراوی یاریەکە دەست پێ دەکاتن ڕەنگە وەکو جارانی ڕابردوو نەبێت ریال یان هاندەری بەرشەلۆنە ریال مەدرید لە یاریەکە نین یان کریستیانۆ میسی لە یاریەکە نین بۆیە کاریگەری لەسەر ئامادەبوونی هاندەران هەبێ بەڵام بێگومان هاندەرێکی زۆریش بە پەرۆشیۆ چاوەڕێی دەستپێکردنی یاریەکە دەکەن من دەمێ چەند هاندەرێک هەروەربگرم سڵاوتان لێبێ دەبینی زۆربەی یاریەکانی کەش لە شەقامی ئیسکان و سەیری یاریتان کردووە چیتان هەیە لەسەر یاری ئەم شەو سڵاو لێبێ بەخێربەی سەر هەردوو چاوم ئەمە لەگەر مامە کاردۆی دڵ و گۆڵ دائیمەن لە هەموو یاریەکان لە ئیسکانی شاری هەولێرە ئارزرین لەناو جمهور و جەماوەرەکەی خۆمان بەنسبەت یاری ئەو ڕۆژ ئینشاءڵڵا بەڕێی من ئەوە گەمەیە دەبی یەک بدۆڕە یەکیش باتەوە و بەس ئینشاءڵڵا گەمەکی خۆش بی و لە ئیسکانش دەبینی ئەو ڕۆکە ئەو هەموو جمهور و جەماوەرە هاتەیە ڕووکانە مهم کەش و هەوایەکی خۆش بەڕێوە بچیتن ئەوە لە بۆمە لە هەمووی گرنگترا گەمەش ئەوجا ئەو دەباتەوە خۆی هەردوو لە جمهوری خۆیان هەیە ڕاستی ئینشاءڵڵا ئەوەی بەدری منە با ئەویش بباتەوە ئینشاءڵڵا یعنی دەبی ئاشکراکەین وەڵڵاهی ئەوڕۆ ئەمن ڕاستی عەزم لێیە ماستی باتەوە ئەوجا مامە کاردۆش نازام ڕێی لەگەرە منە لەگەرە من نییەوە پێشەشی بەخێراتنێکی گەرمی ئەو کەناڵە دوانن دەکەین ئەمن و هاوڕێ کۆسترێت لە هەموو یاریەکانی تۆپانێ لە ئیسکانین و لەگەرە و جەماوەرە خۆشەویستە سەیری یاریەکەی ئەەکەین و بەم هیوایانە چێ یارێکی دوام پشاندە دڵی خۆی خۆشکە ئێمە لە هەموو یاریەکانی مایستەرسی دیمان خۆش دەوێت بەرشۆنەمانش خۆش دەوێت بەڵام لێدوانی بەرشۆنەمان ئەوەیە حیب بوو لە مدەڕیبی بەرشۆنە نەیتوانی ئەو شێرە سوارە و ئەو شێرە بینتەوە بەرشۆنەی میسی کوژاینەوە جارە لەوی گەڕن ئەو یاریە مهمە چێ دەباتەوە وەڵاهی تۆپانەیە تۆ بۆ فای نییە تۆ بخڕە و بەم هیوایە چێ یارێکی دوام بچاندا دڵی جەماوەرەکەی خۆی خۆشکەوە ئیشاڵە مایستەریش دەباتەوە بە قەنەعەتی خۆمەوە دوو بە یەک دەبینەوە لە سای مایستەر چیدیە خۆشتریش ئەگەر ماستی بردیەوە ئەو کەرخەی بە دیاری لە بۆ من هینایە ئەوەی دەداتە من ئەگە بردیەوە پاش گەمەی دەداتە من ئەمش لە بەردەکەم باشە دەستان خۆش بێ دەمێ چەند هاندەرێچکە وەربگرم یەکێچکە کە لەوانەیە کەمولی لەناو هاندەرانی یانەکانی شاری هەولێر دیارە کەمولی ئەوڕۆ چێ دەباتەوە لەگەمە وڵای کاک حوسێن بەخێراتن دەکەم وڵای ئینشاءڵڵا ئەنتەر دەیبات و کاک حوسێن ئەنتەر دەباتەوە ئەمە فەریقمان نەمێ ئەمە جمهوری ڕێمەندی ئەنتەر دەبات و ئینشاءڵڵا زۆر باشە دەست خۆشبی دەمێ کۆمەڵێک کەسی تر وەربگرم مامۆستا سڵاوت لێبێ ئەگەر بە کورتی باسێکی ئەو یاریێمان بۆ بکەی پێ دوایە لە ڕووی پلانی یاریەکە پێکاتی هەردوو تیپ ئاشکرا بووە چێ دەتوانێت لەم یاریە سەرکەوتوو پێشی بەخێراتنا دەکەم وەکو دیبرۆین ئەم ئێوارەیە قسەیەکی جوانی کردگوتی خەڵک زۆر دەریانەی ماشتەرسی ئەوەندە گۆڵە تۆمار دەکە بەڵام بە بۆ چوونی ما ئەم یاریەکی داخراو دەبێت ئەوە قسەی دیبرۆینە ینی ئێستا لێرە ئەگەر لە زۆربەی خەڵک بپرسی دەرێ ماشتەرسی زیاتر لە 3-4 گۆڵان تۆمار دەکات ئەوەی کە پێشتر بینیمان کە لە یاری یەکەمی ڕیال مەدریش هەمان لێدوانیاندا بەڵام تۆپی پێلا کێشەی سەوس لە دوای نۆهەت خولەک هەموو شتێک لێکرایی دەبێتەوە ینی زۆر جار هەیە تۆ پێشبینی دەکەی کە یانەیەکی گەورە سەرکەوێ بەڵام ئەم یانەیە سەر ناکەوێت بەخوای پێشبینی زۆر زەحمەتە ینی بڵێم ئێستا کە مانچستەر براوە دەبیان ماشتەرسری ئەوەی یەکەمە نە ئەوە هەڵەیە بەڵام لە هەمان کاتدا یانەی ئینتەر میلانیش تموحی ئەوەی هەیە کاکە هاتیتە یاری کۆتایی بینیمان کە دوو یانەی تری ئیتالی لە دوو خولەکانی ئەوروپی و خولی کۆنفرانس لیگ شکستیان هێناوە ینی ئینتەر میلان دەبی ئەم شۆکە شتێکی لە دەست بیتن بۆ ئەوەی شکستی ئەم دوو یانەیەش بە شکستی وان کۆتایی پێبێنی
تجای ئەوەی گیانە ئینتەر میلان بەرامبەر یانەیەکی بچووک یاری ناکە بەرامبەر ڕاهێنەرێکی بچووک یاری ناکە وەکو پێپ گواردیۆلا کە زۆربەی ڕاگەیاندکارەکان و ڕۆژنامە نووسەکان پێی دەرن ئەوە فەیلسوفی تۆپی پێەیە بەڕاستی یعنی یاریێکی خۆش دەبی بەس پێم وایە وەکو دیبرۆین گوتی یاریێکی داخراو دەبی ینی گۆڵی زۆر تێدا نابێت. خۆش مامۆستا بڕیار ئەگەر دەرفەت بێ بەڵێ پێشبینی چێ بۆ یاریەکە؟ وڵای پێشبینیمە ئەوەیەمە بەخۆمە جمهوری ڕیالینە ئەو شۆ لە خەفەتان بووینە جمهوریان تەری هەرە وایە ڕاضە وایە پێشبینی شمەوەی وڵای ئەنتەری شەدە دۆڕێ بەس شەرت ئەوەیە دۆڕانەکە بە زەلیلی نەبی بانجامەکی گەورە نەبی 6 بە هیچ 6 بەعبی یادام 2 بێک بی 3 بێک گەمەکەش داخراوە وەک دیبڕۆین قسەی کردکە و گەمەک نییە کە گۆڵی زۆری لێ بکرێ و هیوادارشم گۆڵەش کەم بکرێ ئەنتەر بە سەرەکی بەرزیۆ بدۆڕێ ئیشاڵە ئەنتەریش دەباتەوە بێ هیواینە لیان سیقەشمان پێیان نیە ڕاستی زۆر باشە دەست خۆشبی بڕیار کاتەکە دەدەم بەیەوە بە زیاتر گفتوگۆ بکەن لەسەر پێکاتەوە و پلانی یاریەکە بەڵام ئەوەی دەمیست لە کۆتاییەکەی باسی بکەم شەقامی ئیسکان بەردەوام لە یاریە گرنگەکان لە کاتی مۆندیال لە کاتی پاڵاتی گەورەکان لە کاتی کلاسیکۆ بەردەوام پڕ دەبێ لە هاندەر و لێرەوە سەیر یاریەکە دەکەن تام و چێشێکی زیاوەستری لێوەردەگرن لە ئێستادا هەردوو لای شەقامەکە گیراوە و کەمترین هاتوچۆی تێدا دەکرێت لە کات یاریەکە هاتوچۆی تێدا نامێنێ و هاندەران لێرەوە لە دیار گورە بە ڕۆژە خواردن و ئەو بابەتانەوە سەیر یاریەکان دەکەن ئەمەش دیمەنی هاندەرانە فەرموو. حسێن جان سپاس بۆ تۆ سپاس بۆ هاندەرە خوێنگەرمانەی هەولێر و شەقامی ئیسکان سپاس بۆیەوە.